سەڵا بەڕێزانم کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم. لەم بەرنامەدا بە ئامادەبوونی بەڕێز سەرۆکی زانکۆی گەرمیان دکتۆر فەرهاد قادر باز لە کۆمەڵێک تەوری تایبەت بە دۆخی زانکۆکان و ئەو گرفت و لەمپەرانەی کە بوونێتە لەمپەر لە بەردەم پێشکەوتنی زانکۆکان تا وتێ دەکەم. ئاشکرایە زانکۆ هەمیشە لە بەرچاوی کۆمەلگا و سیاسەکان و ئەکادیمیەکانی ئەم وڵاتە و تەواوی دنیا وەک ناوەندێکی گرنگی گۆڕانکاریەکان لە کۆمەلگادا وێنە کراوە. ئایا ئەو دەورێکی ئێستا زانکۆکانی هەرێمی کوردستان لە سەرەتای دامەزراندنەوە تاکو ئەم دقەیەکە گفتوگۆ دەکەم لەگەڵ میوانەکەم توانێتی ڕۆڵی هەبێ لە بەروپێشبردننی ئاستی کۆمەلگەجا هەر ئاستێک بێت بۆ بەردەوام گلەیەوە دەکرێت کە ئەو منهجەی لە خوێندنی زانکۆی پەیڕەوی دەکرێت منهجێکە تا نەیتوانیوە ینی خواستی فێرخواستی بکات. ئایا ئەم منهجە تا ئێستا هەروکو خۆی ماوەتەوە یانی ئەو گۆڕانکاری کە تێیدا کرا و گۆڕانکارێکی باشە توانوێتی خواستی قوتابی لەم نێوەندەدا تێر بکات چی بکرێت بۆ ئەوەی کە زانکۆ فعلەن ڕۆڵی خۆی بگێڕێت. ئایا ئەو گلەی کە بەردەوام هەبووە بۆی کە زانکۆ هیچ وابەستەبوونێکی لە نێوان بازاڕی کاردا نەبوو بۆ واتایی کە دەبێت وەڵام دەرەوەی خواستە ئاوریەکانی بازار بێت بۆی ئەو بەش و کۆلێژانی کە لە زانکۆ هەیە لایانی کەم پێداویستێکی ئابووری لە بازاردا پڕ بکاتەوە. ئایا ئەم تێڕۆڵیە لە ئێستادا کاری لەسەر دەکرێت؟ بێگومان جیاوازی خوێندنی ئەهەلی لە نێوان زانکۆی حکومی و ئەهلیەکان کە ماوەی چەند ساڵێکە ژمارەی زانکۆهلیەکان بەراورد بە ڕابردوو ڕووی لە زیادبوون کردووە. هەموومان دەکەمە تۆرێک و لەگەڵ میوانەکەم بەڕێز کاک دکتۆر فەرهاد قادر تاوتوی زیاتری بابەتەکە دەکەم. کاک دکتۆر بەخێر بێ، سپاس بۆ ئەم دەرفەتە. سپاس بۆ. ئەگەر سەرەتا لە پێناسە و چەمکی زانکۆ دەست پێ بکەم بە دەر لەو تێگەشتە عامێکە لە نێوان کۆمەلگا و چینی نوخبۆ ڕۆشنبیران هەیە بۆ خودی زانکۆ و دەمەزراوێکی ئەکادیمی گرنگ. زانکۆ بۆ خۆی تعبیر لە چی لە ڕوو ئەکادیمیەکەیەوە؟ بەڵێ سپاس تەمان بۆ دەرفەتە. پێش هەموو شتێک ئەگەر بە سادەترین پێناسی زانکۆ بکەین ئەتوانین بڵین بەرزترین دامەزراوەی معریفیە کە ئەرکی سەرەکی ئەوەیە کە کۆمەلگا بە هەمان ئەو ڕێڕەوە پێشکەوتنانی کە لە ئاست و بوارە زانستە جیاوازەکانی جیهان پێشکەوتن بەخۆی ئەبینی ڕۆژانە ڕۆڵی زانکۆ ئەوەیە کە هاوتەریب لەگەڵ ئەوە و پەرە بەلایەنە معریفەکانی کۆمەلگاکە بدات و لە هەمان کاشە هاوتا لەگەڵ ڕەوتی زانستی بوارە زانستی جیاوازەکان هەنگاو بنێت و بەشێک بێت لە گۆڕانکاریانی کە لە جیهانە ئەنجام ئەدرێن بە دیوە ئەرێنەکەیە بۆ گەشت سەردنی کۆمەلگا. باشە، زانکۆکانی ئێمە ئەگەر بە ڕاشکاوی پێم بڵێ توانیوانە ئەم دەورە یعنی بە تەواوەتی بگەڕێن یاخود خەلەل و گرفتە بۆەوە دەبێ چاک بکرێت بۆ بەردەوام گولەی ئەوە دەکرێت کە زانکۆی ئێمە بە تایبەتی نەیتوانی وەڵام دەرەوەیەکی باشی ئاستی قوتابی و فێرخواز بێت لە زانکۆکان. هاوڕای ئەم بۆ چوونیت؟ لە ڕاستیە زۆر جار ئەو بڕیاردانە بڕیاردانێکی شمولیە و جۆرێک لە توانم بڵێم جۆرێک لە غەدری تێدایە بەرامبەر بە ئەرکی زانکۆکان. ئێمە کە قسە لە سەرواکەین دەبێ بیرمان بێت ئێمە لە کۆمەلگا واقعی کوردستانە ئەژین واقعی کوردستان بتەوێنێتەوە ڕنگدانەوەی ئەبێ لە سەر واقعی زانکۆکان و ئەرکی زانکۆکان لە خۆناغێک و بۆ خۆناغێکی تر گۆڕانکاری بەسەر هاتووە. یعنی بۆ نمونە لە ساڵی 92 کە زانکۆی سلێمانی دامەزرێت و پێش ئەویش زانکۆی سەلاحەدین هەبووە، دوای ئەوە زانکۆکانی تر دەکرێنەوە. زۆربەی زۆری ئەو کادرانی کە لە بوارە پسپۆرە جیاوازەکانە لە هەموو فەرماگە و دامەزراوەکان و تەنانەت لە کردی تایبەتشە دەرچووی ئەم زانکۆیانن کە لە کورسانە هەن. ڕەنگە دروستتر ئەوەی بڵێن لەم چەند ساڵی دواییە زانکۆکان پێویستیان بە ڕیفۆرمێکی زیاتر بوو بۆی بتوانن هاوتەریب لەگەڵ بازاڕی کارە خۆیان بگونجێنن و کادری نەوعی دروست بکەن بە پێ ئەو پسپۆڕ پێداویستیانە. ئەگینا هەرم زانکۆیانە بوون کە وایان کرد بوونە مای ئەوەی کە لە دوای ڕاپەڕینەوە هەموو دامەزراوەکان کەمترین فەرمانبەری تێدا بوو. زۆربەی زۆری و فەرمانبەرانەی لە دامەزراوەکانە کاریانە کرد بەشێکیان لە ناوەڕاست و باشووری عێراقەوە دەهاتە لێرە خزمەتیانە کرد. ئەوە زانکۆ پەیمانگاکانی کوردستان بوون کە ئەو بۆشایانیان پڕ کردەوە. بەڵام ئەگەر بڵین ئایا لە ڕۆژمارە بۆ نمونە ئەم تێڕوانینە ئەم تێگەیشتنە بۆ خودی زانکۆ لەکوێوە دێخوا حتمما بۆ نمونە دەبێت پێدراوێکیا بنەمایەکی هەبێت بۆ ئەم تێڕوانینە بەرامبەر بە خودی زانکۆ دروست بوو. ئایا لە هیچ خاڵێکدا ئەم تێڕوانینە ڕاستە؟ بەڵێ، جا ئێمە دێمەوە سەر بەشی دووهەمی پرسیارەکەی ئەوەیە کە زانکۆکان لەم 10 ساڵی دواییە پێویستیان بۆ بە جۆرێک لە ریفۆرمی ڕیشەی هەبووە. هەندێک لەو هەنگاوانە نراون بەڵام بە شێوەیەکی گشتی بەشێک لە پرۆسەکە ماوەتەوە. ئەنجام نەدانی کۆی پرۆسەکە وای کردووە وتی بە عەلای خەڵک دروست بێ کە زانکۆکان وەکو ئەرکی خۆیان هەڵەسەخۆن. تاوەکوی ئێستا وانەیان توانیوە کادری نەوعی بخەنە بازاڕەوە کە گۆڕانکاری ڕیشەی لە کۆمەلگا بکات. بیرمان نەچێت
زانکۆم دامەزراوەیەکە ئەوەی کە لە واقعی کورسانە هەیە دەرچوانی وەزارەتی پەروەردە ڕوو لە زانکۆ پەیمانگەکانەکەن ژمارەی ئەوانەی کە ساڵانە زیاد ئەکا لە پەروەردە ژمارەیەکە لە سەرووی توانای زانکۆ و پەیمانگەکانی ئەدەمی کورسانەوەیە پارساڵ زیاتر لە 170,000 خوێندکار لە پۆلی شەشی ئامادەیە بوو پارساڵ 44 خوێندکار لە بەس کاک دکتۆر تخوا عفومکە ینی بۆ نمونە زیادبوونی ڕێژەی فێرخواست بۆ ئەوەی کە لە زانکۆی بخوێنێەوە داواکاری و تەڵەبی بۆ ئەوەی کە سیستمێکی زانکۆیی تەواو بکات ئەمە لەسەر ئاست و کواڵێتی ئەو منهەجە دەوەستێت بۆ نمونونەکە لە زانکۆکە هەیە بەدڵنیایەوە کاری کورە سەر کواڵێتیش بۆ ئێستا ماوەی 3 ساڵم سیستەمێکی خوێندن لە زانکۆکانی کورسانە پەیڕەوەکرێکە پێوتێ سیستەمی بۆڵۆنیا بە پێی سیستەمی بۆڵۆنیا هیچ گرروپێک لە سەرووی 20 تا 25 خوێندکار نابێت زیاتری تێدا بێت بەداخەوە بەهۆی زۆری دەرچوانەوە واقعیکە لە کورسانە دێتەکایەوە ساڵانە بەشی زانستی وامان هەیە 150 خوێندکاری بۆچێ هیچ بەشێکی زانستیمان نییە 25 خوێندکاری بۆچێ بە دەگمەن ئەبینیت هەمووی 50 خوێندکار سەر و 50 خوێندکارە کەواتە بتەوێنێتەوێ ئەو پرۆسە زانستی و تاقیگەیانی کە پێویستن بۆ پەرەپێدان بە توانای خوێندکارەکە لە ڕووی کواڵیتیەوە بۆ جۆرە نابێ ئەگەر 20 خوێندکار بێ کە مامۆساکە بتوانێت هەموو ئەرکەکانی وەکو خۆی جێبەجێ بکات ئەمە هۆکاریکەن هۆکاری دووهەم زانکۆ دامەزراوەیەکی گەورەیە زانکۆ قوتابخانەیەک نییە کە وا تەماشا بکرێت ئەگەر نەسرەیەکی 500,000 بێت لە ماگانە بە ئاسانترین شێوە برێتە ڕێوە یاخود لە ڕێگەی حانوتی قوتابخانەکانەوە ئیدارە بدرێت لە ڕووی دارەوە زانکۆ دامەزراوەیەکە کە پێویستی بە توانایەکی و سربەخۆیەکی دارایی و کارگەڕی زۆر دکتۆر من هەر بە دیاریکایی پرسیارم دەبێت لەسەر توانای دارایی زانکۆکان وە شۆڕکردنەوەی بەشێک لە دەسەڵاتە کارگەر و ئیدارەکان چی ڕۆڵێکی دەبێت لە پێشخستنی زانکۆ بەڵام پێشەوە دەمەوێت پێم بڵێیت یەکێکی دیکە لە گرفتەکان کە زۆر باز دەکرێت و شارەزایان دەیخەنە ڕوو بابەتی ڕەچاونەکردنی خواستی قوتابیە بۆ ئەو بەش و کۆلیژەی کە دەیەوێت تا ئێستاش بۆ نمونە نمرە و دەرەجەکە بە ماناگشتەکەی ینی وا ناو دەبرێت کە تەحەکوم بە خواست و چارەنووسی قوتابیەوە دەکات بۆی کە لە بەشێ بخوێنێ بۆ ئەمان چاک نکراوە خۆ ئەمانی ئەوە ئەرکێکی قورسە یان هێشتا هەر ماوانە بۆ ئەمەش من لە وەڵامی پرسیاری یەکەمە باسی ئەوم کرد کە دەستکراوە بە گۆڕاکاری ڕیشەی لە خوێندنی باڵا لە 4 ساڵە بەڵام هێشتاکە پەشێکی ماوە یەکێک لەو پرۆسانی کەماون و ئێستاکە کاری لەسەرەکرێ پرۆسەی قبولی مرکزیە یاتە ناوەندی وەرگرتن کە خوێندکار لەسەر نمرە وەرەگیرێت ئێستاکە وەزارەتی خوێندنی باڵا لە تەوری دراسەکردنی ئەوە چی ئالێتێک بدۆزرێتەوە بۆ ئەوەی خوێندکار بە پێی توانە و ئیمکانیات و حەز و ئارزۆکەی خۆی بڕاتەوە بەڵام بیرمان نەچێت ئەم خاڵە وابەستەی خاڵێکی ترە کە پێویستی بە ڕۆشنبیری و تێگەیشتنی خەڵک هەیە و خوێندکارەوە خانەوادەی خوێندکار هەیە هەمومان دەزانین ئێمە لە واقعەکەین لە کوردستانە بەداخەوە ێستا بەخواست بێ 100% خوێندکار داوای پزیشکی ئەکا خانەوادەکەی حەزەکە لە کۆلێجی پزیشکی وەربگیرێت بەڵام ئایا توانە و ئیمکانیاتی خوێندکارە ئەوەیە تەمان ئەمەیانە ئەمێنێتەوە بۆ ئەوەی کە ئێستا لیژنەیەک دروست کراوە لە وەزارەتی خوێندنی باڵا بۆ دیراسەکردنی ئەوەی کە دەرچەیەکی تر یان ڕێگایەکی تر جگە لە ناوەندی وەرگرتن کە نمرە ئەکا بە معیار چەند بنەمایەکی زانستی هاوشێوەی وڵاتە پێشکەوتووەکان سوودی لێ بێت و لەگەڵ واقعی کوردستانە بگونجێردێت بۆی خوێندکار بتوانێت بە پێی حەز و ئارەزوی خۆی بۆ نمونە ئێستا هەندێ بەشەیە بە حەز و ئارەزوو خوێندکار ئەڕات بەشەکانی هونەرە جوانەکانە ڕاگەیاندنە بەشی وەرزشە هەندێک لە بەشەکانی تری تایبەت بە زانستەکانی ترە چاو پێکەوتن و حەز و ئارەزوو و سیڤی خوێندکار لە ماوەی ڕابردووە لەو پارە ڕۆڵی هەیە لەوەی کە لەو بەشە وەربگرێت یان لەو بەشە وەرنەگرێت چۆن ئەم ئەزمونە دەوڵەمەتر بکرێت بەشە زانستیەکانی ترش بگرێتەوە دکتۆر ئەگەرۆک و ئاکادیمیەک پێم بڵێ ینی ڕای خۆت گرنگە لای من نمرە گرنگەیان خواستی قوتابیەکە ینی ئەگەر بۆ نمە تۆک و لیژنەیەکی پسپۆر لەو لیژنەیە دابیکە لەسەر ئەم بابەتە ینی بڕیار یەکلاییکەرەوە دەدرێت تۆ کامیان هەڵدەبژێری ئێمە نابێ بیرمان بچێت کە خوێندکار تا ڕادەیەک حەز و ئارەزوویەکی پێدراوە لە ڕابردووە هیچ نەبێت لە ئامادەیە پێڵێن تۆ ڕۆیتە وێژە یا ئەڕۆیتە زانستی ئەمە یەکێکە لە بژاردەکان بەڵام زانست بەرەوە ئەچێت کە حەز و خولیاکان زۆرتر چڕ بکرێنەوە واتە بایەخ زیاتر بەوە بدرێت بەڵام وەکوتم ئەگەر ئەم حەز و خولیا چڕکردنەوەیە تێگەیشتنێکی ڕۆشنبیری خانەوادەی و خوێندکاری لەگەڵا نەبێت کارەساتی گەورت بۆ دروستەکە وەکوتم ئەوەیەکە هەمووی داوای پزیشکی ئەکا ئەو کاتە ئەی بوارەکانی ترچی لێ بکەیت ئەم اینجا بۆیە هەردووکی قورسای خوارەیە هەم نمرەکە دەوری هەیە چونکە ئێمە هەمومان ئەزانین خوێندکار ئەگەر توانە ئیمکانیاتێکی نەبێت ناتوانێت نمرە بێنێت
بەڵام بە دڵنیاییەوە ئەگەر ئەو نمرەیە بخاتە خزمەت بوارێکی حەز و خۆلیای خۆی تیاابێ دەتوانانی سەرکەوتوتر بێت. ئێمە زۆر جاربیێنیمانە جاری وها بووە پزیشکیمان هەبووە سەرکەوتو نەبووە، بەڵام هەمان بووە یاریدەدەری پزیشکێکی سەرکەوتو بووە، یان ئەندازیارێکمان هەبووە سەرکەوتو نەبووە، بەڵام یاریدەدەری ئەندازیارمان هەبووە سەرکەوتو بۆ لەبەرەوەی حەز و خولیا و ئیمکانیات و تواناکەی ئەو لەو بوارەیە بەتایبەتی ئەم قسەیە هەر بۆ ئەو 4 ساڵی زانکۆ زۆر ڕاست و دەقیقترە، بۆی بۆ نمونە ئەم 4 ساڵە پێ دەڵێ کە توانە و لێهاتووی ئەم کادری کە زانکۆیەک پێشکەشی بازار و کۆمەڵگەی دەکات چ توانە و سەلیقە و لێهاتوویەکی هەیە. ینی ئەمە ڕەنگە ئەمە زۆر گرنگتر بێت لەوەی کە بۆ نمونە کۆمەڵ بابەتی دیکەی تێکەڵ بکرێت. دکتۆر مەبەستمە ینی کەواتە ئەرکیکی ئەمێنەیە چاک بکاتەوە. ئایا بەتەنها قوتابی مامۆستا بەرپرسە لە چاکردنەوەی ئەمێنایی کە بۆ زانکۆ و ناوەڕۆک و کرۆکی زانکۆ دروست بووە یاخود دەبێت لەکەوە دەست پێ بکرێت؟ بەڵێ ئێمە دەبێت بزانین ئەمە پرۆسەیەکی تەواوکاریە، هەمومان بەشدارین و هەمووشمان بەرپرسینتایە. باشە لە پەروەردە ڕۆڵی هەیە، خانەوادە ڕۆڵی هەیە، خوێندنی باڵا ڕۆڵی هەیە، حکوومەت ڕۆڵی هەیە. حکوومەت بەچی ڕۆڵی هەیە؟ بەوەی کە هەمومان ئەزانین بژێوی ژیانی ئەو کەسە بەسراوە بە چارونووسی لە بوارەکە کە تەخەڕوجی تیاکات. دەزانی ئەگە ببێتە ئەندازیار یاخود ببێتە پزیشک ڕەنگە لە ڕووی دارایەوە دۆخی ژیانی باشتر بێ وەک لەوەی کە ببێتە فەرمانبەرێکی ئاسایی. بۆیە حەز و خولیاکان زیاتر بۆ پسپۆڕێکی وەکو پزیشکی زۆرترە. کەواتە کەرتی گشتی و کەرتی تایبەت دەبێ ژیانی بوارەکانی تریش هاوشێوەی ئەو بوارانە بکات کە خواستی لەسەرها، یان هیچ نەبێت نزیک بن لە یەکتریەوە. بوار و پسپۆڕیەک کە دائەمەزرێت موچەکەی کە دائەمەزرێت نزیکەی 2 ملیۆن دینار نەبێت، بوارێکی تر 300,000 دینار بێت. لە زۆرێک لە وڵاتە پێشکەوتوەکانە کۆلێژی کوشتتوکاڵ لە بەرسرین کۆلێژەکانایە. بەداخەوە لە هەرێمی کوردستانە لە نزمترین کۆلێژەکانایە. خوێندکار لە پەیمانگای تەکنیکیەوە دابەزینەکە بە کۆلێجی کوشتتوکاڵ، لە کاتێکە کۆلێژی کوشتتوکاڵ کۆلێژێکی ئەندازیاریە. بەسراوەتەوە بەچی بەسراوەتە بۆیە کە هەلی کاری نییە. ئەگەر حکوومەت ویان لە ڕێگەی کەرتی تایبەتشەوە حکوومەت بتوانێت هەلی کار بۆ بوارە پسپۆڕە جیاوازەکان دروست بکات، ئەو کاتە کەس خواستی لەسەر ترانابێت. شتێکی باشی بریخستمەوە. خۆ بۆ نمونە یەکێکی دیکە لەو گولیانەی کە دەکرێت لە زانکۆ وەکو دامەزراوەیەکی گرنگی ئەکادمی تەنها نابێت ئەرکیەوە بێ. بۆ نمونە خوێندکارێک بڕوانامەی پێبا و لە 4 ساڵدا لە دەرگای بچێتە ژوورۆ لە دەرگایکی دیکەوە بە بڕوانامەی بێتە دەرەوە. ئەی نابێ زانکۆ بۆ نمونە بۆ خۆی نابێ، ینی دەستی بەم قوتابێ بەم فێرخوازەوە هەبێت بۆی کە کاری بۆ بدۆزیێتەوە، یان بۆ نمونە زانکۆش بەشێک بێ لە پرۆسەکە بۆ خۆی. ڕاستە. خۆشبەختانە باسی ئەوم کردکان دێت چاکسازی کراوە. یەکێک لەوانە ئەوەیە کە لە زانکۆکانە ئێستا سنتەری کار دامەزراوە. ماوەی نزیکەی 3 ساڵ 4 ساڵە سنتەری کار دامەزراوە. سنتەری کار خوێندکارانی قۆناغی سێم و چوارەمی زانکۆ لە هاوینانە هەلی کاریان بۆ ئەڕەخسێنێت لەگەڵ کەرتە تایبەتەکان، لەگەڵ ڕێکخراوەکان، لەگەڵ دامەزراوەکانی تر، لەگەڵ کۆمپانیاکان. ئێمە وەکو زانکۆی گەرمیان پار ساڵ نزیکەی 200 خوێندکارمان لە هاوینە لە ماوەی مانگی 7 ئەو 2 مانگە لەگەڵ کۆمپانیای کاری کردووە. لە مانگی داهاتووە هەم جارێکی تر ڕایگەێنین بۆ خوێندکارین کە خواستیان هەیە هەلی کاریان بۆ دروستەکە. بەرجەکە چییە کاڵ دکتۆر بە دیاریکایی بۆ نمونە بەپێی ئەو کۆمپانیا و ڕێکخراوەی کە چی پێویستە دامەزراوە هەیە لە بواری ڕاگەیاندنایە. کەناڵێکی وەکەو کەناڵی ئێوە پێویستی بەس 2 کارمەند هەیە، ئەیەوێت پێشوەختە مانگێک 2 مانگ بە تێست لای بێت بەبێ بەرامبەرلایەتی کە ئەو حەز و خولیای هەیە بۆ بواری ڕاگەیاندن لە کەناڵەکە کار ئەکا ئەو 2 مانگە هەم سوودێکە بەخشێ، هەم ئەزمونونەکە فێرە بێ، هەم ئەوان کە کەسیان پێویست بوو ئەم جێگیرەکەن ودا ئامەزرێت. پار ساڵ 48 کەسمان لەوانەی کە لەو 200 کەسەکەین بووە لە ڕێگەی ڕێکخرا و کۆمپانیا تایبەتەکانەوە دامەزران. کەواتە لینکەکە ئەوەندە هەیە بۆ نمە خەریکە زانکۆش دەبێتە بەشێک لە پرۆسەکە. بەدڵنیایەوە هەیە و ئێستاکە ئێمە لەگەڵ بەشێک لە کۆمپانیاکانەوە بەشێک لە زانکۆیان هەمان شتیان کردووە. لینکەکە وردە وردە پەرەی پێ ئەدرێت بەوەی کە داوای دامەزراندن لە زانکۆکە ئەکات. پێویستم بە پسپۆڕەکە لە بواری زمانی ئینگلیزی، لە بواری IT، لە بواری زمانی عەرەبی، چونکە من وەرگێڕم ئەوێت زانکۆکە ناوەکانی پێ ئەداتیان ڕاگەیاندن ئەکات و خەڵک لەوێ و پێشکەشەکات بۆی خەڵکێت. بەڵام ئەمە لە ئاست ژمارە و قەبارەی خواستی خوێندکارانە نییە. نەیتوانیوە ئەو ڕێژە لێشاوە بێکاری کە دەرچوانی زانکۆی تێدایە تۆزێکم کاتەوە؟ نەخێر چونکە ڕێژەکە زۆر کەمە. زانکۆیەک ئەگەر ساڵێک 1000-2000 کەس تەخەڕوجی تێدا بکات ڕەنگە لەم ڕێگەیەوە 30-40 کەس
نابێتە ژمارەیەکی ئەوتۆ بەڵام دیسانەوە پەرەدان بە کەرتی تایبەت و بەستنەوەی زانکۆکان و بەشە زانستیەکان بازاڕی کارەوەمە کارێکی زۆر گرنگە کە ئێستاکە ئەو سنتەری کارە هەنگاوێکی بۆ ناوە و حکوومەت پێویستە زیاتر بەس دکتۆر ینی بۆ ئەوەی ئەم بابەتە بە فعلی بچەسپێەوە زانکۆ تەنها ئیشی ینی بۆ تەخەڕوج پێکردنی قوتابی نەبێت چۆن دەکرێت بۆ نمونە قوتابی ببێت بە بەشێک لە سیستمەکە و ئەو منهەج و بەشانەی کە بازاڕێک بۆ نمونە مۆڵێک چوزانم ئابووری من پێویستی پێێتی لە زانکۆ لە چوارچەوەی بەش و کۆلێژەکانە جێگیر بکرێت ئەمە گرنگتر نییە ئەمە خزمەتێکی باشتر بە قازیەکە ناکات ئێستاکە خۆی لە هەموو جیهانە چۆنە کە زانکۆیەک دامەزرێت و بەش و کۆلێژەکانی دامەزێنێ دیراسی وەکرێ ئەم بەشە زانستیە چ جۆرە دەرچوویەک ئەخاتە بازاڕەوە ئەو پێش ئەوەی کە ئەو بەشە بکرێتەوە دیراسی ئەوە ئەکرێت ئەم بەشە ئەگەر بکرێتەوە لەکوێ خەڵکی بۆ دامەزرێت هەلیکاری چەنە بێت چەند بۆشایی پڕەکاتەوە لە بازاڕەکەی خۆیان چەند لە ناو وڵاتەکە بەگشتی اینجا ئەو بەشە ئەکرێتەوە و بەش ئەکرێتەوە لە کوردستانە کە بەشێک ئەکرێتەوە هەتا مردن ئەو بەشە ڕەنگە ئەگەر ڕیفۆرمێک نەبێت بەردەوام ئەبێت بەڵام هەموو بەشێک چەند ساڵێک بازاڕی خۆی تێرەکا لە خەڕیج دوای 3-4 ساڵ کە وەجبەی تەخەڕوجی کرد بازاڕی کار ئیکتیفا ئەکابەوە ئەبێ جارێکی تر ئەو بەشە دیراسی تر بکرێتەوە هیچ نەبێ پرۆگرامەکانی بە جۆرێک بگۆڕێت ئاراستەی ئەو پسپۆڕێ بکرێت کە لە 4 ساڵی ئایندە پێویستمان پێەتی بۆ نمونە ئێستاکە یەکێک لە پێداویستەکانی بازاڕی کار شارەزایە لە بواری ئایتی و زمانی ئینگلیزی و عەرەبی بۆ لەبەرەوەی زۆرێک لە شوێنە گشتیەکان پێویستیان بە وەرگێڕی زمانی عەرەبی و زمانی ئینگلیزی ئایتی ئەمانە هەیە تۆ ئەگەر دەرچووەکەی تۆ هەر پسپۆڕێکی تر بێت دەتوانی ئەم دوو بابەتە بە چڕی لە 4 ساڵەکە بخوێنیت بۆ ئەوەی فێری زمانە ئینگلیزیەکە بێت با بەشی عەرەبی بێ با بەشی کوردیش بێت 4 ساڵ ئایتیشی لەگەڵا بخوێنە ئەو کاتە دەتوانیە هەم لە بواری ئایتیەکە هەم لە بواری زمانەکە کە زمانی عەرەبی یا زمانی ئینگلیزی یا زمانی کوردی بە پێویستەکە بۆ شایەکەی خۆی پڕ بکاتەوە دکتۆر ینی ئێستا ئیش لەسەرم بابەتە دەکرێت بۆ نمونە خۆ ئێمە ئەگەر بەشە کۆمەڵاتەکان بە نمونە بگرین ینی زۆتر وا دەردەکەوێت کە بۆ نمونە خواستی بازار پڕ نکاتەوە فعلەن وایشە ینی ئێستا بۆ نمونە قوتابی هەیە لە 2012 بەشی مێژووی تاوگرێت تا ئێستا تاین نەبووە تەخەڕوج نەبووە ئەو توانایی کە هەیەی بەکاری نهێناوە هیچ پێداچوونەوەیەک هیچ هەوڵەکەی بوو ئەمە لە دوا کۆبوونەوەی ئەنجومەنی وەزارەتە بڕیاری ئەوە درا کە لە ماوەی ئەم هاوینە واتە هەتاوەکو یەکی نوێی ئایندە لە ماوەی ئەم چەند مانگە زنجیرەیە کۆنفرانسی زانستی ئەکرێت یەکێک لەو کۆنفرانسانە تایبەتە بە بوار و پسپۆڕی جیاوازەکان بۆ یەکخستنەوەی پرۆگرام بۆ پێداچوونەوە بۆ گونجاندنی لەگەڵ پێداویستی بازاڕ و کارە ئەوەی جەنابەت ئەڵێ دروست وایە زۆرێک لە بەشەکانی زمان و کۆمەڵایەتیەکان و تەنانەت بەشە زانستیەکانی زۆربیان ئێستاکە هەلیکاریان لە بازاڕە بەکەمی دەسەکەوێت بەڵام ئەگەر وەکو دامەزراتن تەماشا بکەین دەبینین جگە لە پزیشکی گشتی تەنانەت دەرمانسازەکان کۆلێژی دەرمانسازی و دانسازیش دامەزراندنیان نییە بەڵام لە بازاڕە کاریان دەسەکەوێت بەشەکانی شیکاری نەخۆشی و بەشەکانی تری پەیوەست بە پەرستاری ئەوانە لە بازاڕی کارە کاریان دەسەکەوێت ئێمە لەم هاوینە قەرار وایە و چنجیرەیە کۆنفرانس تایبەت بە یەخستنی پرۆگرامەکان و چۆنێتی گونجاندنی لەگەڵ بازاڕی کارە بیرمان نەچێت بەپی پرۆگرامی وەزارەتی خوێندنی باڵا مامۆستای پرۆگرام دەسەڵاتی ئەوەیە 20% منهەجەکەی بگۆڕێ ساڵانە واتە هەر مامۆسایەک ئەتوانێت پرۆگرامەکەی خۆی لە ماوەی 5 ساڵە بە کاملی بگۆڕێت ئەو مامۆسایە طبعاً لە چوارچەوەی ئەو مفرداتانی کە پرۆگرامەکەی دیاری کرد ئاستی زانستی مامۆستاکانی ئێمە ئاستێکی باشە ئەگەر ڕێگە بە خۆی بدا ئەم گۆڕانکاری بکە خراپ ناشکێتەوە چونکم یعنی گلەیەکە بە تەنها لە سیستمەکانی هەندێک جار مامۆستاش یعنی چقی سیستمەکەی لەگەڵ قوتابی پێ دوایە خەلەل و گرفت لەم بابەتەشتا هەیە سیستەمەکە خۆی کۆمەڵی کۆڵەکەی هەیە ئەم کۆمەڵە کۆڵەکە هەر هەمووی پێویستی بە جۆرێک لە ئەپدەیت کردنەوە گۆڕانکاری هەیە لە پەرەپێدان بە توانای مامۆسایان لە پرۆگرامەکە لە خوێندکار لە سیستەمی خوێندن تەنانەت لە کاری کارگەڕیش کە فەرمانبەران بە شێکلی چکە بمانەوە نەمانەوە ئێستا حکوومەت بەرەو حکوومەتی تەکنەلۆجی ئەچێت زۆرێک لە ڕۆتینە ئیداریەکان لە ڕێگەی حکوومەتی ئەلکترۆنیەوە نامێنێت ئەوشە پرۆسەکە زیاتر گەشە پێدا بۆیە بە دڵنیاییەوە ئەم گۆڕانکاری ڕیشەیە دەبێت ڕنگدانەوەی هەبێت لەسەر ئاسی توانای خوێندکار و مامۆستا فەرمانبەریش باشە دکتۆر
پرسیارێکی دیکە ئەو قوتابیانەی کە ئێستا بە جۆرە لە جۆرەکان بۆ خوێندنی باڵا لە دەرەوە لە ناوچەکانی هەرێم دەخوێنن و یعنی بە بڕوانامەی ماستەر دەتوانن بۆ نمونە وەکو مامۆسای زانکۆ بناسرێن. ئەم لێشاوە خوێندنێکە هەیە توانیوەتی ئاستی زانستی زانکۆ باتە ئاستێکی باشتر، چون ینی گرفت هەیە بۆی کە بەشێک لەم قوتابیانەی کە لە دەرەوە دەخوێن هەندێکیان ینی ئاست و کواڵیتی خوێندنەکان باش نییە یان نەیتوانی وەزیاتەی بخاتە سەر خوێندنی باڵا. هاوڕای لەگەڵ ئەمە ئەوەی کە ئەم قوتابیانەی کە ئەم بڕوانامە بەدەستدێنن فعلەن یعنی بە کوالیتی کۆنتترۆلی خوێندنی باڵا تێپەر دەبێت، ینی گرفتی دروست نەکردووە کاک دکتۆر. لە ڕاستیە نابێ بیرمان بچێت هەموو ئەوانەی کە ئەڕۆنە دەرەوە باشە هەمویان لە ڕێگەی وەزارەتی خوێندنی باڵا ناڕۆنە دەرەوە، بە تایبەت کە کەسێک دانە مەزرابێ ڕۆیشتووە بڕوانامێکی هێناوە هاتووەتەوە لە ماڵی خۆی ڕوونەوە. بەڵام ئەو زانکۆیی کە لە وەزارەتی خوێندنی باڵا دانپیانراو بێت لە هەر وڵاتێکە ئەو کەسە ئەتوانێت بڕوا بڕوانامەکە بێنێت کە بڕوانامەکەی هێنا بە پرۆسەیەکا تێ ئەپەڕێت کە پێ درێت پرۆسی یەکسانکردنی بڕوانامەکە لە وەزارەتی خوێندنی باڵایە. ئەو بڕوانامەیە لە ڕێگەی لیژنەیەکەوە یەکسانکردنی بۆ ئۆکرێ ئەگەر پنەماک زانستیەکانی تیا بوو یەکسان نەکرێت، ئەگەر تێیدا نەبوو یەکسان ناکرێت و بڕوانامی پێ نادرێت. بەڵام لە پاڵ ئەمە نابێ بیرمان بچێت بەداخەوە بەشێک لە زانکۆکان لە هەندێک لە وڵاتەکانە ئەوەندەی بایەخ بەلایەنە دارایەکەەوە ئەبینن واوەنە سوود لە ئەوە وەرەگرن کە ئەمە توانایەکە هاتووە بڕێکپاری لێ وەرەگیرێت ئەوەندە بایەخ بۆ نادا چۆن ئەم کەسایەتیە دروست بکات. و بەخوا ناشی شارمەوە لە کوردستانیشە کەم نین لەوانەی کە هەڵگری بڕوانامەی ئەو زانکۆیانە. زانکۆکە بەناوخۆی معتەرفە بەڵام زیاتر بەلایەنە بازرگانیەکە بایەخدات و لایەنە زانستیەکە کەمتر ئەکەوێتە سەر تواننا و ئیمکانیاتی ئەو کەسەی کە دەڕات خەڵکانێکە هەلو زانکۆیانە دەرچوون بەڵام خەڵکانێکی بەتوانە بۆ ئیمکانیاتی. بەڵام سیستمەکە دەبێ ئەوەندە تۆکمە بێ ڕێگە لە گرفت و خەلەلێکی لەم شێوەیە بگیرێت ئەگەر بێوێت تێپەڕ بێ بەسەریدا. دکتۆر هیچ ژمارە و داتا و ڕقمێک لایە بۆ نمونە هیچ خوێندنێک لە دەرەوە کە بڕوانامەی پێ هێنرا بێت و هات بێتەوە بۆ هەرێمی کوردستان ڕەتکرابێتەوە شتی ومان هەیە نمونەی وامان هەبوو لە ساڵانی ڕابردوو بەتابەتی لە چوارچەوەی زانکۆکەی خۆتان ئەگەر قسە بکەیت. لە ڕاستیان لەبەرەوەی ئەوەی لە زانکۆیە ئەوەی لە زانکۆوە ئەڕات بە فلتەری وەزارەتی خوێندنی باڵا ئەڕات چونکەوە فەرمانبەرە یان مامۆستایە. باشە قسەکردنەکە لەسەر ئەوانەی لە دەرەوەی زانکۆ جاری وا هەیە ڕوون وەزارەتی خوێندنی باڵا ئاگای لیان نییە. من ژمارەیەکی ئەوم لا نییە بەڵام هەیە بەدڵنیاییەوە خەڵکانێک هەیە بڕوانامەی هێناوە دوای لە فلتەری یەکسانکردنی وەزارەتی خوێندنی باڵا دەرنەچووە بڕوانامەکەی پێ نەدراوە. باشە دکتۆر ئاست و کواڵیتی خوێندن لە زانکۆی ئەهەلی حکومی هیچ جیاوازێکی هەیە؟ ئەکەوێتە سەر ئاسی زانکۆکان ئەگۆڕێت لە زانکۆیەکەوە بۆ زانکۆیەکی تر. من ناتوانم وەڵامی ئەو پرسیارە بەمەوە چونکە لە وەزارەتە بەڕێوەبەرایەتیەکە دەستگای دڵنیایی جۆری کە ئەرکی ئەوەیە وە ساڵانە ئەو هەڵسەنگان بەڵام پرسیارەکەم ئەوە بکات دکتۆر ینی زیاتر وێناکە لە بەرچاوی کۆمەڵگە و تاگ وایە کە بۆ نمونە قوتابیەک بۆیە کاتێک دەچێتە زانکۆیەکی ئەهلی دەبێ ئاست و توانە و لێهاتوویەکەی لە کۆتاییدا زیاتر بێلەوەی کە لە زانکۆیەکی حکومی دەخێنێ هەرچەند ئەمە شتێکی ڕێژەیە ینی سەد وانە بە دوور بە نزیکەمە وایە جیاوازی هەیە لە بین توانای زانکۆکان چ هەلەکان و چه حکومیەکان. ئەگەر سەیری ڕیزبەندی جیهانیەکان بکەن کە زانکۆکانی کوردستان بە ئەهلی و بە حکومیشەوە ڕیزبەندیەکە ئەوە ڕوون. بەڵام لە فۆرمە عامەکەیە توانیوێتی زیادە بخاتە سەر گەشەی خوێندنی باڵا. فۆرمە عامەکە زۆر جار فۆرمێکی ینی چۆن بڵین فۆرمێکی دروست نیە ڕەنگە بۆ زانکۆیەک ڕاست بێ بۆ زانکۆیەکی تروانە بێ. بەعام ئەگەر بە بۆ نمونە بە میسالی قسە نەکەین زانکۆکان ساڵانە ڕیزبەندی و هەڵکشان و داکشانەکات. ئەوە نییە بڵێ زانکۆیەک ئەم ساڵ لە زانکۆیەکی تر باشتر بێ و ساڵی ئایندە هەراماشت بێت جاری وایە جیاوازی ئەبێت. بۆیە تەسەورەکەم دەستگای دڵنیایی جۆری لایەنی بەرپرسەلەوەی کە ئەتوانێت بە تەحدیدی وەڵامی ئەو پرسیاری جەناب بێت. باشە شۆڕکردنەوەی دەسەڵاتی کارگەر و ئیداری بوونی بە زانکۆکان وە بۆ ئەوەی بەشێک لەو سەلاحیەتە دارایی کە هەر زانکۆی وەکودا هەردەستی دەکەوێت بۆی دووبارە بەکاری بێنێتەوە بۆ پێشخستنی زانکۆکەی تا چەند گرنگە ئەمە دکتۆر؟ ئەمە یەکێکە لە لەمپەرەکان کە وای کردووە زۆرێک لەو کێشانی کێسا باسمان کرد ڕوو بدات. لە ڕاستیە دەسەڵاتی کارگەڕی ئەوەی پێوەستە بە وەزارەتی خوێندنی باڵاوە زۆربەی زۆری دەسەڵاتە کارگەرەکان شۆڕکراوەتەوە بە زانکۆکان کارگەرەکان. بەڵام دەسەڵاتی دارایی لەبەرەوەی بەسراوەتەوە بە سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران و بەسراوەتەوە بە وەزارەتی دارایی ئەو دەسەڵاتێکی زۆر قەتیس کراوە کاری زانکۆکانی زۆر قورس کردووە و بۆ تەمایی ئەوەی کە زانکۆکان وەک پێویست نەتوانن ئەرکەکانی خۆیان جێبەجێ لە چاو جارانەی جیاوازێکی نییە دکتۆر؟
ئەوەی زانیاری بێ پێم وابێت بەشێک لە دەسەڵاتەکان شۆڕ کراوەتەوە بەشێک لە دەسەڵاتەکان شۆڕ کراونەتەوە بەڵام بە پێی یاسا ئەو دەسەڵاتە کەمترە لەوەی کە ئێمە پێمان دراوە پێشتر و هەموو ساڵێکیش چەند مانگێک ئەو دەسەڵاتەمان لێوەرەگیرێتەوە دوای ئەدرێتەوە پێمان ئەمە شوای کردو پرۆسەکە پرۆسێکی بەردەوام نەبێت و هەمیشە لە ترسوت لە ڕاوکیا بیت نەتوانی پلانێکی استراتیجی دابنەی بۆی کە ئەم داهاتە کەمێکە لە بەردەسایە لە چیا خەرجی بکەیت تەنها زۆر پێویستەکان نەبێت کە ڕۆژانە پێویست پێەتی بیریشمان نەچێت وەکوتم زانکۆ لە بەرەوەی ئامەزراوی گەورە خەرجی زۆرە تەنها بە داهاتی خۆی نابرێتە ڕێوە دەبێت حکوومەت بایەخێکی تایبەت بە زانکۆکان بدات بۆ ئەوی بتوانێت لەگەڵ ڕەوڕەوەی پێشکەوتنی زانکۆکانی جیهان هەنگاو بن. بۆ ئەم ساڵ لە زانکۆی گەرمیان هیچ هەلێکی خوێندنی ماستەر و دوکتۆرا پێشەش دەخرێتە ڕوو بۆ فێرخوازان کات دکتۆر؟ ئێمە پاش ساڵ نزیکەی 89 خوێندکار لە خوێندنی ماستەر و دکتۆرا لە زانکۆی گەرمیان وەرگیرا و خوێندنی ماستەر و دکتۆرا لە کورسانە ئەم ساڵ نەکراوەتەوە لە هیچ زانکۆیەک بڕیاروایە ساڵی ئایندە بکرێتەوە کە کرایەوە بە دڵنیایەوە بەڕاوێژ لەگەڵ بەشە زانستیەکان و بە پێی پێویستیە زانکۆ و بازاڕیش ئەو بەشانی کە توانامان هەیە هەلی خوێندنی بۆ دکتۆر بۆ ساڵێک دەکرێتەوە و ساڵێک ناکرێتەوە ینی هۆکارەکە چی ئەمە؟ خۆی خوێندنی باڵا جیاوازە لە هەر کەرتێکی تر لەبەرەوەی ئەو کەسێک کە بڕوانامەی ئەدەیتێ دەبێت بە پێی پێویستی بازار بێت بە پێی پێویستی بازار هەمووشمانەزانی ئەوەی کە لای خۆمان معید بێت ڕاستەخۆ ئەبێتە مامۆستا جاری وا هەیە تۆ لە بەشێکی زانستیە پێویست بە مامۆسای تر نییە یا لە بازارڕە کە دەریش بچێت هیچ سوودێکی ناگەیەنێت بۆیە خوێندنی باڵا و پلانەکەشی ئەبێت تەحدید بێت بۆ نمونە لە بوارە پسپۆڕەکە 2 کورسی سێ کورسی ئاوا ئەکرێتەوە پار ساڵ لەبەر ئەوەی کە 150 ڕێژەی کورسەکان زیاد کرا نەمانتوانی ئەم ساڵ بکەینەوە بەڵام بە دڵنیای بۆ ساڵی ئایندە ئەکرێتەوە واتە ساڵی وا هەیە بەشی 2 ساڵ وەرئەگیرێت بۆیە ساڵەکەی دواتر ناکرێتەوە وەک دوایین پرسیار وەک ئەکادیمیەک گەژبینی بە ئایندەی زانکۆ و خوێندنی زانکۆی لە وڵاتە من باوەڕم وایە کە لە کوردستان و لە زانکۆکانە توانای گەورە هەیە ئەگەر بێت و کەشی زانستی باشیان بۆ پڕەخسێنین بە دڵنیاییەوە ئێستاکە زانکۆکانی ئێستاکە هیچ نەبێت لە ڕووی ریزبەندی جیهانیەوە تەماشای بکە بەراورد بە 10 ساڵی پێشووتر گۆڕانکاری زۆر گەورە ڕوویداوە دەتوانم بڵێم 10 ساڵ پێش ئێستا هیچێک لە زانکۆکانی کوردستان لە ناو ریزبەندی جیهانیەکان نەبوون ئێستاکە بەدەگمەن زانکۆمانێ لە ناو ریزبەندیانە هەموو لە ناو ریزبەندیان ریزبەندێکە ریزبەندێکی بەهێزەیە لاواز کە تۆ ڕۆشتی لە ناو ریزبەندێکەوە پێشتر ناویانە بوویتە واتە تۆ هەنگاوێکە دەپڕیوە کەواتە ژمارەی خواستەکە لەو ئاسایەکە ئێمە تۆمۆحیەکەین نەخێت بەڵام لە ئاستی زانکۆکانی کورد عێراقا هیچ نەبێت زانکۆکانی کوردستان زۆر باشترن ئەگەر بە پێی کواڵێتی زانکۆکانی ئەی دەرنەچین لەگەڵ زانکۆکانی دنیای دەرەوە ئەمە خراپ ناشکێتەوە بۆ ئێمە بۆ کەرتی خوێندنی باڵا ئێمە کاڵین هەزاران میل لە میلێکەوە دەست پێ ئەکا دەبێت باوەڕمان بەوە بێت کە شتەکانە بێ بە هەنگاو بڕین بەڵام باسی ئەوم کرد کە توانە و خەڵکێکی زۆر بە ئەزمون لە ناو زانکۆکانە هەیە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان ئەو کەشە زانستی بۆ بڕخسێنیە و پاڵپشتی زانکۆکان بکرێ من بە دڵنیایەوە ئەڵێم چەند ساڵێکی تر زانکۆکان ئەچنە و ئاستەی کە لە چەند ساڵی ڕابردووە و ئاسانەمان هەرگیز نەبینی. زۆر سپاس بۆ دکتۆر فەرهاد قادر سەرۆکی زانکۆی گەرمیان سپاس بۆ ئامادەبوونی دووبارە بەخێر بکات دکتۆر. سپاس بۆیەوە مادوومان کردی دەستان خۆش. بینەرانی بەڕێز و خۆشەویستاتەوەرێکی دیکە بەرنامێکی دیکە بە هیوای تەندروستێکی باش و پابەند بوون بە ڕێنمایە تەندروستەکان هەر شاد بن.